ژمارەیەک هاوڵاتی دانیشتووی گەڕەکی موکریانن لە سلێمانی هاتوونەتە بەردەم پرۆژەی بەرزایەکانی قەیوان و کارەکانی پرۆژەکەیان بۆ ماوەیەک ڕاگرت. شارەوانی بەنووسرا و پێی ڕاگەیاندون کە دەبێت کۆمپانیاکە پرۆژەی خزمەتگوزاریان بۆ دابین بکات، بەڵام وا دیارە لە نێوان کۆمپانیاکە و شارەوانی هیچیان ئامادە نین داواکاریەکانیان جێبەجێ بکەن. لە داواکاریەکانی ئێمە بریتە لە داواکاریەکی فەرمی کە ئێمە وەکو هاوڵاتی ڕووەکەینە شارەوانی بە دایک و باوکی خۆمان نەزانین، وەڵامی ئەوان بەم نووسراوە بۆ کاڵێ ڕووکەنە کۆمپانیای قەیوان بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. ئەمان حاشای لەکەن هەڵەن شتیواهی نەمان ئاگالێنیە و ئیشیەوە لە لای حکوومەتە لە لای ئێمە نیە. شارەوانی ژەوەتانێ نووسراوی ئاراستە کردوون داواکارین وەڵامی ئەم نووسراوەمان بدەنەوە. ئەوەی کە لێرەیە بە نووسین دەستنیشانی کردووە ئاراستەی ئەم کراوە داواکە کە کۆمپانیا لە بەرامبەر ئەوەیە کە لەم وڵاتەیە سوودمەندن بێنەوە کارە بکەن. قەنەعەتم پێ بکە بڕۆ بە حەزەکەی لە دەرگای هەموو ماڵەکانە بۆیم ماڵ نییە مناڵمان تووشی حەساسیت نەبوو بێ، خاص لە کاتێکا کە جەو فێنکەکە ئەم تەبوتۆزە هەمیەتە خوارەوە چۆن تانجەرۆ ئەو بۆ گەنە سووتا و مەعمەلا ناچێ بەسەرانە ئێمەش وەکو ئەمە مالیاتۆ بوو مە سوتەمەنی ئەم بینایانە، یعنی وا مالیە هاتووە قەنەعەتم پێ بکە وا مالیاتۆ لێرا بڕێم چی نەکرێتێتیەوە زۆر لەوە باشترە کە لێیابین. لە پێش ساڵی 2014 دانیشتوانی ئەم گەڕەکە چاوەڕوانی پرۆژەی خزمەتگوزارین، لەوانە ئاوەڕۆ و ڕێگەوبان و قوتابخانە. لە کاتێکدا حکومەت دەبوو پرۆژەی خزمەتگوزاری بگەێنێتە گەڕەکە نوێەکان، بەڵام بە پاساوی قەیرانی دارایی بەشێک لە گەڕەکەکان تا ئێستا ئەم گرفتانیان بۆ چارەسەر نەکراوە. خوا ئاگادارە بەرد هاتۆتە خوارە بۆ خوارە بۆ لای ماڵی ئێمەوە باشە ئەمە حاڵە ئێمەیتیان شەو تا بەیانی تا کۆمپانیایە کە کارەکەن بەرکەوتۆتە خوارەوە. ئەرە وەڵای ئەم کۆمپانیایە بڕۆ بزانێ ئێسێمە لەو دیوینە هاتوونەتە ئێرانە لە حاستی ئەوە ئێمن هەموو یەکەنە خوارە بڕواکە ناوێری پەنجەرە بکەیتەوە نێری دەرگاکەیتەوە خوا ئاگادارە کارەبا ئەبڕێ خەریکە خنکەین هەتا کارەبایەتەوە خۆڵ خواردوینی هەمووان تووشی ڕەبۆ بووین سیارە نایە بۆ لامان میوانەیە ئەڵێ ئەمە کەی شوێنە تۆی هایتیا بۆ ئەوە جادەمان گرتەوە بۆ هیچ شتێ جادەمان نەگرتو بە قوربانی بم بەس داواکاریمان جادەکەیە. ئێمە لێتە ناشارمەوە دەقاقی ئێرە هەراسانی کردوین قوتابی پۆلی 6مان هەیە بەبێ گوێدانە هیچ کات و ساتێک ئەوان ئیشی خۆیانەکەن بەخواجاری وا بۆ پارشە و تەقیان هاتووە. دانیشتوانی گەڕەکی موکریان دەڵێن ئەم پرۆژە نیشتەجێبوونە وای لێکردوون گەڕەکەکانیان چۆڵ بکەن و خانوەکانیان بفرۆشن، دەنگی دەقاق و تۆز و خۆڵ ژیانیانی تاڵ کردووە. جگە لەوەش نە کۆمپانیاکە و نە شارەوانیش بەدەم داواکاریەکانیانەوە ناچن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.